إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار میوانەکانی ماڵی خوا داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی هەر هەنگاوێک ناوتانە خوای تەعالا بیکاتە مایەی کەفارەتی گوناحەکانتان و پلە و دەرەجەیەکیش لای خۆی بەرزتان کاتەوە بەڕێزانم مسڵمانە بەڕێزەکان جومعە و عادەتی جومعە وایە ئەگەر بێت و لە کاتی نوێژی جومعەیە لە کاتی خوتبەی جومعەیە عەفوەن لە کاتی وتاری جومعەیە قسە بکەی ئەوە جومعەکەت بەتاڵ ئەبێتەوە خەلەل ئەکەوێتە جومعەکەتەوە نوقسانی ئەکەوێتە جومعەکەتەوە بۆیە لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەڵقە بەستن و 4 و 5 پێشی جومعە حرام کراوە یعنی 4 و 5 نەفەر کۆ ببنەوە و دەمەتەقێ بکەن تا کاتی جومعە حرام کراوە چونکە دوایی خۆیانیان پێ ناگیرێ لە کاتی وتاری جومعەیشە هەر قسە ئەکەن بۆیە ئاگادار بین گەرە ئێمە ئەبێ وریا بین جمعە یەکێکە لە فەرزە هەرە گەورەکان ئەبێ وریای ئەوە بین کە نوێژەکەمان بە بەتاڵا نەدەین بە پوچەڵەیان نەیدەین و ئەگەر مۆبایلێک شتێکمان پێیە ئەسڵەن قفڵی کەین نەک سامتی کەین لە کاتی نوێژە مەشغوڵمان کات و لێیدا و هەزەی لێدا بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ ئەسڵەن ئەگەر بکرێ مۆبایل و شت لە ماڵ فڕەدە کردم کە ئەنەهو مۆبایل نەبووە لە ماوەی ئەو نیو سەعاتە پاشان هەتایش بکرێ زووتر بێی بۆ جمعە باشە هەتا بکرێ زووتر بێی بۆ جمعە باشە حەیفە خەڵکانێک مەسەلەن لە کاتی وتاری جمعەیە دێن بۆ نوێژی جمعە حەیفە کاتێ دێی بۆ جمعە هێشتا ناوی مزگەوت پڕ نەبۆتەوە تو ئەڕۆی لە دواوە بۆ خۆت لەبەر خۆرەکەیە لە دواوە لە ڕیزێکی دوای دواوە بۆ خۆت دانشی شتی وا چۆن ئەبێ منافسە لەسەر ریزەکانی بەردەم ئەکرێ لە جمعەیە ئینسان ئەبێت تەماحکار بێ و ئەو کەسانەی کە یعنی تەماحیان نییە بۆ عیبادەتکردن تەماحیان نییە بۆ خواپەرستی بەڕاستی وەکو چۆن بڵێ ئیمانەکەیان زەعیفە تۆ لە مەسائلە دنیایەکەیە بۆچی تەماحت هەیە بۆچی حەزەکەی سیارەکەت لە سیاری خەڵک باشتر بێ بۆچی حەزەکەی حەوشەکە و خانەکەت لە هی خەڵک باشتر بێ بۆچی حەزەکەی خەڵک زیاتر بێ بۆ لات کاتێ مەعمەلەکەی لە بازاڕە هەوڵەدەی بە جوانترین شێوە دوکانەکەت ئاڕازێنیتەوە تا مەعمیل زیاتر بۆ خۆت کەسب بکەی ئەی باشە بۆ لە کاتی نوێژی جمعەیە بۆ لە کاتی پەرستنی جمعەیە تۆ خاوە خلیجی هەندێکمان هەیە بەس لە ڕۆژ جمعە دێین بۆ نوێژ ئەی قەینا لە ڕۆژ جمعەیش تۆ معقولە بڕۆی لەو پەڕۆدانشی ئەی چی تامێکیە چی لەزەتێک لە جمعە ئەبینی ئەی بۆ منافەسە ناکەی تۆ سعات 11 دێی سعات 11 و چارەک دێی بۆ تاو نادەی بۆ بەردەم کە ئەزانیت خێری نوێژی ریزی بەردەم جیاوازە لەگەڵ خێرەکانی ترە بۆیە برا بەڕێزەکانم هیوادارم لە جمعەکەیدا هاتووە ئەو کەسەی کە زوو دێ بێتە پێشەوە بێتە ریزی پێشەوە ئەی شەرمەکەی تخوا دیتە لە ماڵ خوا شەرم بکرێ یعنی شەرمکردن لە ماڵی خوا هەیە یا حەزەکەی زوو سەلامی دا و یەکسەر زوو دەرچیت عەجیبە یعنی ئینسانی مسلمان ئەبێت تەماحکار بێ بەڕاستی لە عیبادەتکردنیە بۆیە ئاگادار بین ئەوەش فێڵەکە لە فێڵەکانی شەیطان ئێمە لو تاري بيشوا باسي او مان كد كشيطان
دژمنی ئینسانە باسی ئەومان کرد شەیطان حتا ئەو ڕۆژە ئەمێنێت وعدی دژمنایەتی دا لەگەڵ ئینسانە و بەردەوام قراری داوە ئینسان گومڕاکە و هەموو ڕێگاکانیش ئەگرێتە بەر وەکو وتمان خوای تەعالا لەسەر زوانی شەیطان ئەڵێت خوای تەعالاش بۆمان ئێگەڕێتەوە ئەڵێ شەیطان ئەڵێ قال فبعزتك لأغوينهم أجمعين سوێنی خواردیە کەوا هەموو ئینسانەکان گومڕا بکە إلا عبادك إلا بەندە ڕاستەقینەکانی خوا منهم المخلصين ئەوانەی کە بە تەواوەتی بۆ خوای گەورە یەکلابوونەتەوە شەیطان زاڵ نییە بەسەر ئەوانەیە لە حەدیثی شاهاتووە حەدیثی صحیح کە ئیمامی حاکم ئەیگەڕێتەوە ئەلبانی لە ژمارە لە سلسلەی صحیحەیە ژمارە 104 ئەیگەڕێتەوە ئەڵێت پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم إن الشيطان قال شيطان وتويتي وعزتك يا ربي سوين بعزتي تو پروردگار لا أبرح أغوي عبادك من إسراحتم نية حتى همو بندكان قمرانكم والرقايا ليلكم ما دامت أرواحهم في أجسادهم حتى أو رجيك روحيا للاشيانا حتى أو دقي أو ثانية أو شركي كهيشتا جانيا للاشيانا من قمرانا كمهولي قمرابونيا لقلا أدم فقال الرب جاء خواي تعالى بيغمر فرمي صلى الله عليه وسلم خواي تعالى يشفرمي تبارك وتعالى وعزتي وجلالي سوين بيبا عزتي من سوين بيبا قوري من لا أزال أغفر لهم ما استغفروني بردوام منيج ليان خوش بم حتى وكو داواي ليبردنم ليبكن حتى وكو داواي ليبردن بكن منيش ليان خوش بم بۆیە برا بە ڕێزەکانم ئەبێ ئاگامان لەوە بێ کە شەیطان یەک دەقەیەک یەک چرکەیەک ئیسراحەت ناکا و پشوو ناداتەوە لە هەوڵدان بۆ گومڕاکردنی ئێمە و ئەویش بزانن کە هەموو ئینسانێک لەگەڵ یا شەیطانێک هەیە هەموو ئینسانێک شەیطانێک دائیمەن لەگەڵ یایەتی هەوڵی گومڕابوونی ئەدا لە ناو لاشەشمانە لە ناو دڵیشمانە پێ ئەزانین سەیرەکەی هەموو کارێکی خێر کە ئەچی بۆی شەیطانێک هەیە سارد دەکات و هەلە ناو دڵتە هەوڵی ساردبوونەوەت ئەدا هەوڵ ئەدا ئەو کارە خێرە نەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئیبن مەسعود لە پێغەمبەرەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ ما منكم من أحد إلا وكل به قرينه من الجن هیچ کەسێک لە ئێوە نییە إلا لەگەڵ یا قەرینێک لە جن هەیە لە شەیطان هەیە وتیان ئەی پێغەمبەری خوا قالوا وإياك يا رسول الله تەنانەت تۆیش ئەی پێغەمبەری خوا تەنانەت جەنابتیش ئەی پێغەمبەری خوا فەرمووی وإياي فەرمووی تەنانەت منیش إلا أن الله أعانني عليه بەڵام من خوای تعالى یارمەتی داوم لەسەری فأسلموا أو لهینێکی ترا بە شێوەیەکی ترش ئەخوێنرێتەوە فأسلم بەڵام من خوای تعالى یارمەتی داوم فأسلموا يعني لي پارێزراوم سلامتم لي ناتوانێ گومڕام کە هەوڵی ئەوە نادا توانای نەماوە یان وەکو فأسلمە ئەگەر بە ئەسلمە بێ يعني خوای تعالى هدایەتی داوم توانای داوم کەوا بیکەمە مسلمان يعني ئەو جنە ئەو شەیطانەکە لەگەڵ پێغەمبەرایە بۆتە مسلمان فلا يأمرني إلا بخير کەوابوو ئەو تەنها هانمەدا بۆ خێر يعني ئەوەش خوای گەورە فەزڵێکە بۆ پێغەمبەران داوێتی بۆیە ئەوترێ پێغەمبەرەکان معسوومن يعني جنەکانیشیان شەیطانەکانیشیان ئیمانی هاوردو هانێنەدا بۆ چاکە عکسی ئێمە هەر یەکێک لەگەڵمانە هەر شەیطانێکە لەگەڵمانە هانمانەدا بۆ خراپە بەڵام لەو لاشەوە چاکەیەکیش لەگەڵمانە مەلائیکەیەکیش هانمانەدا بۆ چاکە جا ئیتر کامیان زاڵەکەی تۆ کامیانت زاڵ کردیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان ئەکا کە چۆن شەیطان زاڵە بێ و چۆنیش مەلائیکەکە زاڵە بێ بەسەر شەیطانە ئەوە مەوزوعێکە زۆر گرنگە بۆیە منیش ئەم وتارانەم تەخسیس کردووە بۆ ئەو بابەتە تایبەتم کردووە بۆ ئەو بابەتە ئێمە چۆن بتوانین شەیطان زەعیفکەین لە ناو لاشەمانە لە ناو دڵمانە و بتوانین مەلائیکەی خوا قووەت و هێزی ڕەحمانی لە ناو دڵمانە بەهێزکەین ئەو حەدیثە کە باسم کرد ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ژمارە 2814 هەروەها شەیطان بە ناوی دەمارەکانی لاشەی ئینسانە وەکو خوێن چۆن دێت بە ناوی لاشە تا دێت و ئەڕوا ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم سەفیەی خێزانی دایکە سەفیە بۆمان ئەگەڕێتەوە ڕزای خوای لێبێ ئەفەرمێ
پیغمبر صلى الله عليه وسلم كان معتكفا فأتيه فأزوره. پیغمبر صلى الله عليه وسلم اعتكافي أكد لمزقوتا لدشوي أخير رمضان منش أهاتم شوانا سرم لأدا احتياجيكي بايا نقصانيكي بايا بويم جيبجي أكد فحدثته شوي كان توزي مامو لقليا دم تقيم لقليا كرد ثم قمت أم جهلصام فانقلبت بقرمو بومال فقام معي ليقلبني. پیغمبر صلى الله عليه وسلم هات لقل ما بمقرينيتوا يعني مالي توزي دور بولا مزقوتكو وكان مسكنها في دار أسامة بن زيد أو خيزاني پیغمبر صلى الله عليه وسلم لمالي أسامة أبو مالي أسامة نزيكي مزقوت بو أسامة كري زيد أم خيزاني لخانيكي أو أنا دانا أبو. فمر رجلان دو بياوي أنصاري دايان أبيا كبيغمبر صلى الله عليه وسلم لقل صفيا قصي أكردو بدم ريوة أي برده وبو مال نزيكي مال يكاتو يعني أو شيء مزقوته كنزيكي مال دو صحابة دايان أبيا الأنصاري كان كبيغمبريان بيني لقل آفرت يكايوسيا توزي بايان هلقرد يعني خيرايان كل الريكردنا. بيغمبر صلى الله عليه وسلم فرمي على رسلكما إنها صفية بنت حيي فرمووی لەسەر خۆتان هیچ پەلەمەکەن ئەمە سەفیەی خێزانمە سەفیەی خێزانمە. ئەوان شوتیان سبحان الله وەکو عەجایبیان تی ئەی پێغەمبەری خوا خۆ قابل ئێمە گومانی خراپ بە تۆیش ببین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئین الشەیطانە ئەمە زۆر مهمە برا بەڕێزەکانم ئەم حەدیثە خۆی بۆ خۆی دەیەها پند و ئامۆژگاری تایە کە ئێمە مەجالەکە ئەوە نییە باسی کەین و لێی بکۆڵینەوە. إن الشيطان يجري من ابن آدم من الإنسان للروايات على ابن آدم من الإنسان مجرى الدم. شيطان لقل إنسانا وكو خين ورتشون خين بهمولاشتا ديتو أروا شيطان أوا بهمولاشتا ديتو أروا وإني خشيت أن يقذف في قلوبكما سوءا للروايات شيئا أفرميت ترسيام شتيك بخاطة دلطانوا ترسيام شيطان شتيك بخاطة دلطانوا زور مهمة برا بالرزة كانم أما عبرة بندي زور تيايا يك أويك إنسان كاتيك حتى تنانت أقل لقل خيزاني شيء حتى تنانت أقر شتي حلالي شكا أقر كسانيك بينيان واقمانيان برد أم خليك شتي حرامة أبي الروني كاتو بويان بوي أوان قمان نبن شو الشيطان بناو لا شيء إنسان ديتو أروى با أصحابي بيغمريش بي أم جا درس بندو آموشگاري أوي تيايا كأم إنسانا سبحان الله شيطان دائما هولا دا قمرايكا دائما هولا دا قماني خراب بخاتا لا جاني وبخاتا ميشكي وحتى تنانت برامبر ببيغمريش حتى تنانت أصحابه برامبر ببيغمريش صحابي وابو بيغمري خوا خريق دابش كردني غنيمة بو دابش كردني بارة بو بسال صحابة كان زلام وابو ألسيا وتيتي والله أما بخوانايكي ببيغمر وتيتي يعني أو الشيطان نية كأو بخاتم يشكيوا كخوي إيماني هاوردو كراسترين وبابكرترين ودادورترين إنسان لسر زويا بيغمرة إيماني هنا وبي يسأل يا لكاتي كبارة توزيع كريه إيش جاية بارة أقول والله تو بخوا دايكي إما الروجي كان بار بو هنديك لقطابي كاني مدرسة كمان برد بو عمره ويكدوك زلاميش لقل معنا هاتن لوانيك وبوني ناس ياري أمانة وما حزمان ناكر خلقي تربين حزمان ناكر أو طلبانا بأوي زياتر تيبقان لحج ولا عمره أمانة كتشوينا أيلا مكي بيروز لا يفندق كان عادت واي غرفي سيو كمي سيئة ودوية أغلبي تشواري وبينجي أواني جوري فندقو وتيلا أو دو كسيك لقل ما نهاتون هر يكي سيكس بون يعني يكي بيايد بو دو زلام دو آفرتي لقل أبو يكي تريشان خوي وخيزانكي ومنا كركي بو كاتيك برسيارم لأبو تيلك كر طبعا من مسؤولي أو نبون بلام هر وكو عربي بزانم برسيارم لك بتم كان جوري سيمان هي وتي دو جور سيمان هي منش لبر خاطر أويك جور سي كان بو أو دو أو نبن كعائلا عزيت نخون لأولا بفقه وطلبكان وتم هر يكي خصيان من غرفة شوارو بينجي وششي وتم كليل مدابيان أمد يوبرون بو أو جورة كليل مدابيان يك لواني كس لقلبنا هاتبو إيماني بويا كقوايا على أساس من إيماني أو بويا هاتو لقلما والله سيدي كل من غرفة كان توزيع قمو كليل دم أوان توزيع تأخير من ما بس ما بو كسيكا بو أوان بمينيتو شو كمان عائلان بوي وإسراحات خوان لجورة كبن يكسر كروتي وأخوة حرشي ملاها يحد روعك لوي سيكا سبحان الله عينا أوي وبيا غمر كلا عينا بعد دوباره أبيته وزمانه
ئیتر منیش دەنگم نەکرد لەگەڵیا تاوەکو دوو ژوورە سێیەکە ماوە دوای ئەوە کلەکەم دا بەدەستیانەوە وتم ئەوە مەلا درۆزنەکەیە ئەوە تا دامە دەست ئیتر نێزانی چی بکات لە پەشیمانیە نێزانی چی بکە حتا گەڕێنێتەوە ئەو هەر اعتزاری هاوردۆ تازە چی تازە ئێمە درۆزنین بە پێی قسەکەی تۆ جا سەیرەکەی شەیطان حتا لە ماڵی خوایشە حتا تەنانەت لە ماڵی خوایشە سەیرەکەی لەوێ یاری سەری زۆر کەس ئەکات ئەبێ ئاگامان لێی بێبرا بە ڕێزەکان شەیطان لەگەڵ خوێنمانە دێت و ئەڕوا وریابین جار وایە یەک لەحزەیە سەبر بگرە تووشی غەڵەت نایی یەک لەحزەیە بۆیە ئەو کەسانەی سەبرگرن ئارامگر ئەیبەنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ پەلەکردن لە شەیطانەوەیە العجلة من الشيطان والتأني من الرحمن يا من الله عز وجل أفرمي پەلەکردن لە شەیطانەوەیە بەڵام لە سەرخۆیی نەرمونیانی پەلە نەکردن لە کێوەیە لەلایەن خواوەیە زۆر مهمە تۆ پەلە نەکەی قرار نەدەی یەکسەر زوو شت بکەی یەک تۆ سەبر بگرە ئەگەیتە ئەوەی کە گەرەکتە ئەوەش ئیمامی مسلم بۆمان یێگەڕێتەوە شەیطان هەر کار و کردارێکەکەی تەنانەت برا بە ڕێزەکانم بڕواتان بێ لە کات نان خواردنە لە کات ئاو خواردنە لە کاتی خەوتنە لە کاتێکە ئینسان لەگەڵ خێزانیا دروست ئەبێ لە کاتێکە ئینسان خۆی ئەشۆرێ لە کاتێکە ئینسان ئەچێتە سەر ئاو لە کاتێکە یعنی خەریکی ئیشوکاری دنیای هەموو کاروبارەکانی ژیانت شەیطان هە لەگەڵتە وەم حاولە ئەکات تۆ لەوێ استغلال بکە بۆ نمونە لە کاتی نان خواردنە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەدەستی ڕاست نان بخۆ بسم الله بکە چونکە شەیطان دێ لەوێ لەگەڵ تا ئەبێتە شەریک بۆ ئەوەی شەیطان ضعیف بێ و هیچ هێزێکی نەمێنێ و هێزی شەیطانی لە لاشە تا کز بێ و لاواز بێ و هێزی ڕەحمانی بەقەوت ببێ لە هەموو نان خواردنێکا بسم الله بکە لە پێشە لە کۆتاییشی الحەمدولله بکەتر شەیطان ناتوانێ بەشدار بێ کاتێک کەلوپەلەکەیتە بەر بسم الله بکات و قۆڵی ڕاست پێشە ئەمجا قۆڵی چەپ و بیکەبرت و بسم الله بکە و ناوی خوا بێرە و داوا بکە خوا بەرەکەت خاتە کارەکەت و کاتێ چیتە سەر ئاو بە پێی چەپ بچۆ ژوورەوە بڵێ بەرناوی بچ لە ژوورەوە بێژە بسم الله خوایە گیان پەنام بدەی لە جن و شەیطانە نێرینەکان و مێنینەکانیان کاتێ چیتە حەمامەوە عەینەن حەساب بسم الله بکە بۆ ئەوەی شەیطانت لێ دوور ببێتەوە کاتی ئەخەوی ذکر بکە کاتی ئەخەوی کاتی هەڵیشەسی عەینەن حەساب شەیطان بەردەوام لەگەڵ تا ئەیەوێت گومڕات کە ئەیەوێت سەرت لێ تێکدا ئەیەوێت بەهێز بێ بەسەر تا بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتی ئینسان ئەخەوێ شەیطان یاری پێ ئەکات طبعا لە حەدیثێکا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەوبینین سێ جۆرە خەوبینین سێ جۆرە بەشێکی مژدە دەرە و مژدە بەخشە و خۆشە هەڵەسی ئیسراحەتی ئەوە لەلایەن خواوەیە بەشێکیشی سەیرەکەی بێتاقەتی أفرمي الرؤيا ثلاثة فالرؤيا صالحة بشرى من الله والرؤيا تحزن من الشيطان أولا لا شيطان ويا وعندك خويش هي للراشدية ضالغة وغايلة وأوانية هشترينية للرواية كترى ولا حديث كترى بيغمر صلى الله عليه وسلم فرمي كابرايا كاتا لاي برسياري ليك اي بيغمري خواه من لخو ما بالا قرمو لخو ما تشي أكم لخو ما برب مخوارج فرمي أول شيطان ياريد فيك أي إسراحات دليتك دا جاء أو إنسان أنا ذكري خواب كان بيش خوتنك ودواء أو أمجا بدزنجو بوشي وازيك لسنتي في غمرات صلى الله عليه وسلم أو كسا باريزري لشيطان ولا في لكاني شيطان زور مهمة برابر رزا كانم أبي آقامان لخومان بي شيطان حول أداب بحمور رقاية بويا بيغمرة فرمي إن الشيطان يحضر عند كل شيء من شأنه شيطان آمادية لحمو كاروبار يكتا آمادية كبدو عتلاي غلطك آمادية لحمو لحظيك حتى تنانت لكاتي لدايك بونتشا سبحان الله بيغمرة فرمي صلى الله عليه وسلم لكاتي لدايك بونا أفرمي ما من بني آدم مولود إلا يمسه الشيطان سبحان الله يكمن الله دايك نابي إلا شيطان بنجيكي ليدا ئەوەیە هاوارەکان مناڵ کاتێ لە زگ دایک دەرەچی ئیلا مەریەم و کوڕەکەی عیسا چونکە کاتێک لە زگی دایکیا بوو مەریەم خوای تەعالی خسێ سەر زمانی دوعای کردوتی چی وئینی ئوعیذها بکە وذریەتها من الشەیطان الرەجیم
خوایە گیان کە مژدەی دا پێی مناڵێک تەبێ فەرمووی خوایە گیان من ئەم مناڵەی سکمە پەنا ئەگرم خۆی و زوڕیەتەکەی لە شەیطان خۆی مەریەم بوو زوڕیەتەکەیشی بەس عیسا بوو عەلەیهی سەلام چەند مهمە ئافرەت حتا لە کاتێکە کە سکی هەیە ئەلەو کاتە دوعا بکە و پەنای بگرێتە شەیطان چەند مهمە لە کاتێکە ئینسان نزیکی خێزانەکەی ئەبێتەوە لە کاتی جیماعکردنی شا پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم داوا بکە بڵێ بسم الله اللهم جنبنا وجنب الشيطان ما رزقتنا بۆ ئەوەی شەیطان بەشدار نەبێ حتا لە زوڕیەتەکەتە بۆ ئەوەی شەیطان بەشدار نەبێ لە هیچ کاروبارێکی ژیانتە ئاگات لە خۆت بێ برا بەڕێزەکەم حتا تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم نەسیحەتمان ئەکات ئێوارە مەغریبی لێ هات مناڵەکانمان گشتی بێرینە ماڵەوە حتى پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا استجنح الليل يا أو كان جنح الليل أفرميت شبكا فكفوا صبيانكم من على كانت بيننا مالوا كاتي دمو مغرب أبيت من على كانت بيننا ماروا حتى وكو أقاتا نزيك عشان دعاء أو أقر بريشي عندنا مبرونا دريشو اعتيادية يعني لناو كولان وأمانة ألو كاتا الشيطان ديت دس أول شيء بويا خوشوردن بيش مغرب خرابة بتايبتي أقر ذكرت نخوة نابي زۆربەی ئەوانەی کە شەیطان دەستیان لێ ئەوەشێنێت یان تووشی نەخۆشی نەفسیانەکات سبحان الله کە پرسیاریان لێکەڵێ وەڵا مەغریب بەم و مەغریب خۆی شۆردووە ڕۆیەتە حەمامەوە بسم الله نەکردێ سبحان الله ئاگاتان لێی بێ برا بەڕێزەکانم شەیطان هەموو ڕێگایەکە گرێتە بەر بۆ ئەوی دژایەتی بەنی ئادەم بکە و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خوای تەعالا ناردوێتی بۆ ئەوی ئینسان لە شەیطان بپارێزێ هەموو ڕێگاکانی پێمان پیشان داوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس مهمەوەی ئێوە پرسیارکەن ئێوە سا پرسیاری هەموو کن و ئیسا مۆبایلێکی تازە من زۆر جارەوە باسەکەم جیهازێکی تازە کۆمپیوتەرێکی تازە ئەکڕی حتا بەیانی ناخەوی هەر ئیلا هەموو دوگمەیەکی بزانی هەموو شتێکی بزانی لەکوێیە بۆ کوێ ئەڕۆ چییە ئەی قەینا بۆ مەسەلەی دینە پرسیار ناکەن نەک پرسیار ناکەی زۆر سارد و سڕی ئەمەنە سارد و سڕی ئەبینی حەت ئەسڵەن خەتیبەکانیش تااقەتی خوتبەیان نەماوە تااقەتی جمعیان نەماوە کاتی دیان سەیرەکەن ئەو خەڵکە ئەمەنە سارد و سڕە ئەمەندە خاوخلیجە لە هاتنیا بۆ مزگەوت سەیرەکەی نیوەی خوتبە ڕۆیە تازە دێ وەلارەلار دێ بۆ مزگەوت یا جاری وایە هەر نایە لە ماڵۆ نوێژەکەیەکە نوێژ جمعایە لە وەڵام من لە ماڵۆ نوێژەکەم یا جاری وایە دێ ڕا لای حەوزەکە دانشێ لای حەوزەکە دانشێ چوار پێنجێکە سەرێکیان کرد سەریان کردو کاکە بۆ جمعە چیت و برا جمعەیەکێکە لە فەرزە گەورەکان جەژنی مسلمانانە کاتی لێبوردنە معقولە من بێم دەمە تەقێ بکەم کاتر بڕاوە سەر چوار و پێم سەرەکەنە یەکتری ئەو معقول نییە ئەمە ئێمە هاتووی ئێمە فرسەتێکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ماڵ هاتی هەر هەنگاوێک کە ئەینەی بۆ جمعە هەر هەنگاوێک کە ئەینەی مادام خۆتت شۆردیە نیەتت مزگەوتە هەر هەنگاوێک کە بەرزەکەیتەوە خوای تەعالا لە گوناحێکت خۆشە بێ کە دایەگری خوای تەعالا ئەجرێکت بۆ ئەنووسێ حتا تێیتە مزگەوت لە مزگەوت نوێژ بکە حتا وەکو ئیمامە چێتە سەر منبەر حتا وەکو ئیمامە چێتە سەر منبەر ئەڵێ ئەسەلامو عەلەیکوم ئیتر تۆ دانیشە و گوێ لە خوتبەی جمعە بگرە قسە مەکە حتا خوتبەی جمعە و نوێژەکەش تەواوە بێ ئەفەرمێ خوای گەورە لە گوناحەکانت حتا هەفتەکەی تر خۆشە بێ بابا ئەمە چی بەرەکەتێکە چی خێرێکە بەس شەیتان ئێلێ نائێلێت شەیتان ئێلێت تۆ ئەم خێرت دەستکەوێت نایەڵێت هەموو ڕێگایەکە گرێتە بەر ئەگەر ئیشارەتێک بێ ئەگەر قسەکردنێک بێ لە کاتی خوتبەی جمعە لەتی تێکەدا ئەبێ ئاگامان لێ بێ برا بەڕێزەکانم وریابین نێلین شەیتان تێکەڵی هەموو کارەکانمان ببێ بەڵکو هەوڵدەین کارەکانمان لە شەیتان بپارێزین شەیتان دێ هەوڵەدا یەکەم جا شەریک بۆ خوا قەرار دەی هەوڵەدا یەکەم جا کوفرت پێ بکە إذ قال كمثل الشيطان إذ قال للإنسان يكفر خواهي قول القرآن أفرمي كفرك أجر كفر نكي أو نجات بو أجر كفر بكي شيطان هذا ولا كفر كي بيذكر دواي كفر كي بيذكر الله يكسر الرع على ولا فرشمان يكد لو يدياره يكسر الرع قال إني بريء إني أخاف الله رب العالمين هاي ملعون إيساتو كفر بملكر شو زرات كردوت من بريء لا حول ولا قوة إلا بالله شەریکت پێ قەرارەدا ئەگەر نەیتوانی کفرت پێ بکە هاوبەشت ببڕێ کاکە گەرێ بڕۆی بۆ لای کاک فلان کەس و شێخ فلان کەس و مەلا فلان کەس و هاواری پێ بکەیت و داوای لێ بکەیت و فلان ئیمام و فلان ئەمانە ئەیانکەیتە خۆی پیاو چاکن ئەوانە گەرێ ڕێگای ئەوان بگریتە بەر دوعای خێریان بۆ بکەیت سەیرەکە ئەیانکەیتە شەریک خوا خەوەرت لە خۆت نییە ئەی کاتە شەریک بە زۆر هەموو شرکیە لە ئەوڵۆ لە تەقدیسۆ ئیسا ئینسان زۆر ڕێزدەیەکێ بگرێ زیاوی لە حەد یواش ئەی با خەوەری نییە کاتێک زەین کردێتە شەریکی خوا
ئەگەر ئەوەیشی نەتوانی ئەم جاوڵەدا گوناحە گەورەکان پێ بکات زینا قەتڵ دزی خراپە غەیبەت هەموو خراپەیە گوناحە گەورەکان ئەگەر نەیتوانی ئەوەتیش پێ بکە هەوڵەدا گوناحە بچکەکانت پێ بکە ئەگەر نەیتوانی هیچ نەبێ نایە لێ بڕۆی بۆ کاری خێر نایە لێ بڕۆی بۆ کاری خێر تاخیر تەکا مەشغوڵ تەکا هی تەمەڵ تەکا نایە لێ کاری خێر ئەی ئەگەر نەیتوانی نێ لێ کاری خێر هەر ڕۆیت هەوڵەدا بەرەکەتەکەی کەمەکاتۆ نایە لێ ئەجرەکەت بە کامل دەستکەفێ ئیتر ئەمە ڕێگاکانێتی ئەبێ تۆ وریایی بی دائیمەن هەستکەی یعنی تەنانەت جاری وایە تو دێی بۆ مزگەوت زەلام وایە 5 فەردە دێ بۆ مزگەوت 5 فەرد سبحان الله شەیتان ئێلێ ئەو 5 فەرزە لە مزگەوتا بکاو ببێ بە پیاوێکی باش لەناو مزگەوتا تەعەسوبی بۆ دروستەکە لەناو مزگەوتا دەمارگیری بۆ دروستکە دەمارگیری بۆ حزبەکەی دەمارگیری بۆ عاشرەتەکەی جاری وا هەیە دەمارگیری بۆ ئەو مەزهەبە و بیر و بۆ چوونە کە حالە مێشکیە لەناو مزگەوتا تەفریقە دروستە بێت لە پاڵ ئەوە ناوێسێت وەڵامە حزبی فلان کەسە من لەو حەزدە و حزبە ناکە ڕالەو پڕۆیەسی ئەوە ڕالەو پڕۆیەسی ئەم ئاید فلان عاشرەتە ڕالەو لە ئەوە ئاید فلان هەر لە ناو مزگەوتەکە سبحان الله ئەی لە تۆ خێرەکە دەستکەفێ لە ناو مزگەوتا جاری وا بۆ شەڕ بووە لە ناو مزگەوتا شەڕ بووە ماڵ خوایە دەمارگیری کوێرانت بۆ دروست ئەکات نایەلێت تۆ ئیتر ئەگەر نەیتوانی لەوەش بیکات دێ لە ناو ماڵا دروستێکە لەگەڵ خزمەکانتە دروستێکە لەگەڵ ژنەکەتە لەگەڵ کوڕەکەتە لەگەڵ کچەکەتە ئەبێ وریابی بە کورتی دایمەن تۆش ئەبێ لە سەنگەرابی خوای تەعالا وعدی داوە گەر تۆ ڕاستکەی لەگەڵ خوای خوا بتپارێزێ خوا وعدی داوە یارمەتیت ئەدا ئەگەریش غەڵەتێکی پێت کرد خوا نەیوتوەترتەوە ئەو توو چوویتە جەهەنەمەوە نە ئەڵێ حتا آخر لەحظە من هەرهام لەگەڵتە ئەو گوناحت پێ بکە من داوای لێبوردن کە من لێت خۆشەوە چی نیعمەتێکە شەیطان غەڵەتت پێ بکە یەکسەر پەشیمان بەرەوە خوای گەورە لێت خۆشە بێ مەیەژە بەخوا تازە من فەوتیام هەنێ کەسێ غەڵەتێکی کردێ لە ژیانیە ئیتر تاقەتی مزگەوتی نەماوە ئەڵێ بۆ نایەژێ کورە بەخوا منە گوناحبارم کەلک مزگەوتم نییە وان نییە تۆبە بکە لە من پاکتری فەرقت چییە تۆ یەکسەر خوای گەورە لە هەموو گوناحەکانت خۆشە بێ ئیتر ناخواتەوە تو بێژی وەڵام من گوناحبارم تەوبە بکە و پەشیمان بەرەوە خوای گەورە پاک دەکاتەوە ئەدواتە سەر وەرەقە سافە سپیەکە خوای تعالی لە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ خوای تعالی عەفومان بکە هیدایەتمان دا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لە فێڵ و تەڵەکەکانی شەیطانمان پارێزی یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە شەیطان زاڵا بێ بەسەریانە ئەگەر شەیطانیش فێڵی لێکردین و گوناحێکی پێکردین یا ڕەبی خوایە استغفار و داوای لێبوردن بخەیتە سەر زمانمان وليشمان ببوري يا رب العالمين يا ربي خوايا تماحكار بين بو دينداري تماحكار بين بو عبادت يا ربي خوايا لقناحي مردوكان من خوش بي خوايا لخوشكان من يا ربي شفاء بدو يا ربي خوايا ويان بيبكا الشيطان نيان خلطيني وميؤوسيان نكا يا ربي خوايا بخاتمنا وجوانا كان يخوت إصلاحي مالو من المان بكي يا ربي خوايا ولات مان باريز راو بكي يا ربي خوايا حتى أو روجي للدنيا أمينين يا رب العالمين خوايا لو كسانا بين كتولي مان رازي أبي يا ربي أو روجيش كأمان جيريتوا باشترين روجاني جيان مان بي لطاعته عبادته ذكر كردنو دوري لشيطان آمين 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 اللهم آمين والحمد لله رب العالمين آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين خۆشەویستەکانم برا بەڕێزەکانم باشترین عیبادەت کە ئینسان ئەنجامی بدان نوێژە هیچ عیبادەت ئەوەی نوێژ گەورە نییە هیچ فەریزەتێک لە ئیسلامە ئەوەندەی نوێژ گەورە نییە هیچ سەحابەکانی پێغەمبەر هیچ کارێکیان بە کفر نەئەزانی کە لە ئیسلام دەردکە ئیلا تەرکردنی نوێژ و وازهێنان لە نوێژ نەبێ بۆیە نوێژ ئەبەندە پیرۆز و گرنگە شەیطانیش لە هەموو عیبادەتەکان زیاتر تێخەلەلت لە نوێژا بە دروستەکە هەوڵەدا یەکەم جا هەوڵەدا نێکەی کە کردت هەوڵەدا تەمەڵت کا لە کاتکردنەکەیە وەختەکانت بڕوا لە مزگەوت نەیکەی نەی بۆ جمعە خاوتە کاتەوە ئەگەر لەمانە هەر هەمووی توانیت بە قسەی شەیطان نەکەی دێ لە ناو نوێژا وەسوەسەت بۆ دروستەکە هەنەتان بینەوە خەڵک ئەڵێ وەڵڵای مامۆستا بەخوا لێم تێکەدا شەیطان تێ ئەنواع خوتورەم بۆ دروستەکە لە ناو مێشکمە ئەوە بزانە سەرکەوتووی ئەوە بزانە تۆ زاڵ بوویتە بەسەر شەیطانە بۆیە شەیطان هیچی پێ نەماوە دێ لە ناو نوێژدا لە ناو نوێژەکەتا مەشغوڵ تەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کاتێ شەیطان هات لە ناو نوێژکتا لە ناو مێشکتا لە کاتی نوێژە
وسوسه و کفر و ئەمانەی بۆ دروست کرد یەکسەر تو بێژە ئەعوذ بالله من الشیطان الرجیم ڕائەکە نامێنێت ئەگەر وەسوسەی بۆ دروست کردی چەند ڕکاتت کردووە هەر گوێی مەدەرێ وتی سێت کردیان چوار نازانی سێت کردیان چوار تو سێ حەساو کە و چوارەکە حەساو مەکە تو تأكيد سێت کردیە ئیتر ئەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شەیطان لە ئاخیرا دوو سوژدەی سەهو بووە دوای سەلام دانەوە ئیتر شەیطان لوت یەدرێتە خۆڵە هیچ قیمە هیچ توانای نامێنێت هەر ماوەیەک ئەمەد بۆ دروستەکە دوای ئەویش نامێنێت جا هەیە شەیطان هیچی پێ نەما ئاخر جار تێ لە نوێژدا لە دەستنوێژا وەسوەسەی بۆ دروستەکە یعنی تێن کاتێ نوێژەکە نازانیت هەر ئاوەداتە دەم چاوە ئەزانێت زۆر ئاودان دەم چاو لە جاتیەوەی سێ جار بیداتە دەم چاوە دە جار ئاوەداتە دەم چاوە لە جاتیەوەی مەسحی سەری بکە ئەتێتە ناو مزگەوت بەخوا شەیطان بەخوا بزان مەسحی سەرم نەکرد ئەگەڕێنێتەوە جاری وایە هەنێک هەیە میزە چورتکەی بۆ دروستەکە ئەژێ کابراژە نوێژ ناکەم بۆ نوێژ ناکەی کاکە ئەڵێ وەڵڵاهی مامۆستا من بەردەوام مێز لەگیان ئەتکێ و قەترەی میزدا کاکە گوێی مەدەریە جا تۆ شەیطان ژەوەی دەرەکە تو تەسلیم ئەوە بی نابێ حەساب بە شتانە بکەی نوێژ لە هەمووی مهمترە بۆیە سەیرەکەی لە نوێژە ئەو پەڕی محارەبەتەکات بڕواتان تێ گەنج وا هەیە گەنجە بە حیاتی تووشی لەشگرانی نهاتووە بۆتە عمری بۆتە 20 ساڵ هەر نازانێت لەشگرانی چێ هەر لەو ڕۆژەوە دەسەکاتە نوێژ و دێ بۆ مزگەوت هەموو شەوێ فەقیرە لەشی گرانە بێ ئەبێ هەموو شەیطان دێ واز دێ هەر لەوە بزانێت تۆ شەیطان بەردەوام محارەبەتەکە ئەبێ تۆش لە محارەبەیە بی گوێی مەدەرێ دوای خۆی نامێنی ئیتر برا بە ڕێزەکانم بە کورتی ئەبێ وریابین و بەردەوام لە سەنگەڕا بین بەڵکو خوای گەورەی یارمەتیمان بدە ئینشەڵڵا بابەتەکان ماوێتی بۆ هەفتەکانی داهاتوو ئەگەر خوای گەورە عەمرمان درێژکە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد ورضي الله عن الصحابة والقرابة والتابعين وتابعهم بإحسان إلى يوم الدين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات اللهم احفظنا واحفظ بلادنا وسائر بلاد المسلمين من كل سوء ومن كل شر يا أرحم الراحمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وأقم الصلاة